لە بەڕێوەبەرایەتیەکی ئیدارەی سۆران زیاتر لە 3500 گەنج ناوی خۆیان تۆمار کردووە بۆ دەستکەوتنی کار. سڵاوتان لەبێت پشتیوان کەریمم لە یەک باسی ئەمڕۆ وردەکاری لەسەر و بابەتە دەخەمەڵ. ئەگەرچی گوتراوە گەنجان شادەماری کۆمەڵگان و کۆڵەگەی سەرەکی گەشەپێدان و بەرەو پێشچوونی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی، بەڵام لە ئێستادا بەشێکی زۆری گەنجان کاریان دەست ناکەوێت و پێیان وایە پێناسەی سەرەوە تەنیا لە چەند گوتەیەک ماوەتەوە و نەیانتوانیوە ژیانێکی شایستە و بۆ گەنجان فەراهەم بکەن. تا ئێستا هیچ ئامارێکی گەنجانی بێکار لە ئیدارەی سۆران ئەوەکو بەڕێوەبەری کاری و ڕاهێنانی پیشەی سۆران ئاماژەی بۆ دەکات بەردەست نییە. بەڵام لەم بەڕێوەبەرایەتیەدا زیاتر لە 3500 گەنج بۆ بەدەستهێنان و دەستکەوتنی کار ناوی خۆیان تۆمار کردووە. ئیختیار حاجی بەڕێوەبەری کار و ڕاهێنانی پیشەی سۆران لەم بارەیەوە بە یەک باسی ڕاگەیاند. تا ئێستا بەگشتی لە هەرێمی کوردستان هیچ ئامارێک لەبارەی ڕێژەی بێکاری گەنجان لە بەردەستدا نییە و دەشڵێت زیاتر لە 3500 گەنج بێکار لە هەردوو ڕەگەز بۆ دەستکەوتنی کار ناوی خۆیان لە بەڕێوەبەرایەتەکەمان تۆمار کردو و لەو ژمارەیەشدا 700یان دەرفەتی کاریان بۆ دەستەبەر کراوە لە کەرتی تایبەتدا. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. ئەرشاد